دیاری ئەڵمانیا خۆش خۆش دۆچڵان خۆش لە سۆشال میدیا بەو قسەیە ناوبانجی دەرکرد بۆچی لە ئەڵمانیا دیپۆرتی کوردستانیان کردەوە هۆکار چی بوو باسی نەهامەتیەکانی ژانی خۆی دەکا کە لە دایک و باوکێکی کەلولاڵ لەدایک بووە بۆیە فێری خوێندەواری و زمانی ئەڵمانی نەبووە بۆچی خەڵک ڕەخنەی لێ دەگرن هۆکار چییە ئەو کابرایە لە سۆشال میدیا تەنها کاری کۆمیدیایە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدۆکانمان بکەیت لایک و کۆمنت و شێر بینەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمە بکۆ زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ئاگاداری کارە و چالاکی ڕۆژانەمە بۆ ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بی وەروە دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەشەوە ڕاستۆخۆ پەیوەندیمان پێ بکەیت ئێمەش وەڵامتان دەدەینەوە دیاری ئەو گەنجە قسە خۆشەی لە سۆشال میدیا لە پڕ دەرکەوت لە تیکتۆک بە ڤیدیۆکانی بە قسە خۆشەکانی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشا بە وشەی دۆچڵان خۆش ئەڵمانیا خۆش ناوبانگێکی ئەکجار زۆری پەیدا کرد بەڵام پێشەوەش بە پارچە ڤیدیۆیەک دەنگۆی زۆری لە ناو خەڵک هێناوە کە دەچێتە ناو شەختەیەک و بەڵام دواتر شەختەکە دەشکێ و دەکەوێتە ناو ئاوەکە دوای ئەوەی بینی ئەو ڤیدیۆی دەنگدانەوەیکی ئەکجار زۆری بە دوای خۆی داهێنا ئەم جارە لەگەڵ ئافرەتێکی ئەڵمان لەگەڵ یەکتری قسە دەکەن و لە پڕدا دەڵێتن دۆچڵان خۆش ئەڵمانیا خۆش خۆش دۆچڵان خۆش زاک دۆچڵان خۆش خۆش نا خۆش دوا بە دوای بڵاوبوونەوەی ئەو پارچە ڤیدیۆی زیاتر لە ناو خەڵک ناسرا و واروەها بەردەوام بوو لەو کارە کۆمیدیایی وە خۆشی باز لەوە دەکاتن پێم خۆش بووە بۆچی خەڵکی بیانی هەموو کات تورک عەرەب ئەوروپی کەسانی کۆمیدیان هەیە بۆچی ئێمەش کەسانی کۆمیدیامان نەبێ و هەوڵی دەدا خۆ وەکو کۆمیدیایەکی سەرکەوتوو بە خەڵک پیشاندەوە توانیشی سەرکەوتوو بوو لەو کارێک کە دەستی پێکردبوو هەموو کاتێک گەنجانی هاندەدا دەیوت ئەڵمانیا خۆش دۆچڵان خۆش ئێوەش وەرنە ئەوروپا ئەڵمانیا هەڵبژێرن بۆ ژیانکردن گەر ئیقامەشتان دەوێت ئەوە بڕۆنە ئیتالیا و بەریتانیا بەڵام ئەڵمانیای زۆر پێخۆش بوو وەروها لەو چەند ڕۆژێ ڕابردوو دەنگدانەوێکی گەورە بڵاو بۆ کەوا دیپۆرت کراوە و ئەو قسەیەش ڕاست دەرچوو چەند ڤیدیۆیەکی کرد لە شاری هەولێر خۆی بەزاری خۆی وتی بەڵێ ئەمە ڕاستە من دیپۆرت کراومەوە بەڵام چەند زانیاریەک هەیە بە خۆشی خۆی دیپۆرت نەکراتەوە بەڵکو بە زۆرە ملی سواری تایارەیان کردو ڕاستۆ خۆ بەرەو هەولێر بەڕێیان کردووە بە هۆکارەکەشی ئەوە بووە دیاری لە ساڵی 2014 لە وڵاتی ئەڵمانیایە نزیکەی 8 ساڵە هیچ جوابێکی نییە نە ئیقامە نە جنسیە واروەها ئەو وڵاتە پێیان وتووە دەبێت لە وڵاتە بڕۆیە دەرێ و واروە چەندین جار ڕەفزیان داوەتێ بەڵام مامە دیاری وا دیارە بێزار بۆ لەو وڵاتە هەوڵی داوە بڕواتە فەڕەنسا و لەوێوەش بەرەو بەریتانیا بەڵام هەڵەیوی لەو کاتە بووە کە بەنیاز بووە چەند کەسێک لەگەڵ خۆی سواری یەختەکە بکە و خۆی ببێتە سایەق لەو کاتەشدا هیچ بڕە پارەیەک نادا ئەوە شۆکارەکەی ئەوەیە کە پارەی پێ نەبووە بۆیە ویستێتی ئەو کارە بکە بەڵام دواتر پەشیمان بۆتەوە بەهۆی چەند هۆکارێکە و گەڕاوەتەوە وڵاتی ئەڵمانیا بەڵام وا دیارە لەو کاتێکە گەیشتۆتەوە ئەڵمانیا خێزانەکەی ڕاستەخۆ شکایەتی لێ کردووە ئەمەش لە وڵاتی ئەڵمانیا بەهۆی تاوانێکی زۆر گەورەیە قاچاقچی کە ناوی بە قاچاقچی ڕۆیشتەوە بەڵام فەقیرەی هیچ کاتێک قاچاقچی نەبووە و دواتر ئەو کێسە بەرز کراوەتەوە ڕاستە خۆ دیپۆرتی کوردستانیان کردوێتەوە ئەو هۆکارەکەی ئەوەیە بەڵام دیاری بازەوە دەکاتن دەڵێ هەوڵ دەدەم بە زووترین کات بگەڕێمەوە وڵاتی ئەڵمانیا و لە لایڤێکدا $50 دەردێنێ دەڵێ ئەمە سەرف ناکەم دەبێت ئەو $50 لە وڵاتی ئەڵمانیا سەرفی بکەمەوە بۆ دیاری هەموو کاڕخنێ ئەوەی لێدەگیرە تۆ زمانی ئەڵمانی نازانی ئەو هەموو ساڵە لە وڵاتی ئەڵمانیا ئەویش دەڵێتن من لە دایک و باوکێکی کەلولاڵ گەورە بوویمە نزیکەی 30 ساڵ لەگەریان ژیایمە بۆیە فێرە نووسین و خوێندەواری نەبوومە و کە چوومەتە وڵاتی ئەڵمانیاش ئەمە هۆکارەکەی سەرەکی منە
بە تاخیر شتەکە وەردەگرم و فێری دەبم بۆ زمانی ئەڵمانی دەزانم بەڵام ناوتانم بە شێوەیەکی زۆر باش قسەی پێ بکەم و ئەو باز لەوە دەکاتن لە ئێستادا باوکی کۆچی دوایی کردو و لەگەڵ دایکی دانیشتووە لەسەر چفرە پێکەوە نان دەخۆن وە لە ئێستادا لە شاری هەولێرە و هەوڵ دەدا بەرەو ئەوروپا بەڕێکەوێتەوە بۆیە دەڵێ ژیانی وێندەرن لەلا خۆشترە نەکی کوردستان کوردستانیش خۆشە وەکو ئەڵمانیای دەتوانم بڵێم لێ هاتووە بەڵام هەر ئەڵمانیای پێخۆشترە وا دیارە ئەو گەنجەیە وە سەدان گەنجی تر هەوڵ دەدەم بەرەو ئەوروپا بڕۆن و زۆربیان پەشیمان دەبن و خۆیان دەگەڕێنەوە و زۆر پەشیان بە ناچاری ئاوا دیپۆر دەکرێنەوە و هیوادارین هەموو گەنجێک بتوانێت لە وڵاتەکەی خۆی بەرە بەژیان بدا بەڵام هەموو کەس ئازادە چ وڵاتێک و چ شوێنێک هەڵدەبژێرێتن و بۆ ژیانی خۆی بەردەوامی پێدەداتن وا دیارە لە ئێستادا ئەو گەنجەیە بە کەسە قسە خۆشەکەی ناو سۆشیال میدیا تاوەکو ئێستا کێشە لەگەڵ هیچ کەسایەتێک نەبووە هەموو کات وە قسە خۆشەکانی خەڵکی تری هێناوە تۆ پێکەنین و هەموو کاتێک دەڵێ خۆتان فێرە مەلە بکەن بۆ ئەوی بتوانن لە کاتی هاوینان لە ئەڵمانیا بتوانن مەلەوانی بکەن لە بەرەوەی مەلەوانی شتێکی خۆشە و هیوادارین ئەو گەنجانەی لە وڵاتی ئەوروپانە هەموو لایەک مرازی دڵیان حاصل بێتن و بتوانن بەو شوێنە بگەن کە خۆیان لێ ڕازینەوە و هەموو کەسێکی سەرکەوتوو بێتن بۆیە گەر کاتێک دەتەوێ ژیانێکی خۆش دەستەبەر بکەی لە ئەوروپا پێویستە لەو شتانە دوور بکەویەوە کە نایاسایین لە بەرەوەی ئەو هۆکارانە دەبنە ئەوەی کە دووبارە تۆی خۆشەویست ڕیپۆرت بکەی یاخود نەتوانێت بە هیچ شێوازێک بتانی لە وڵاتە ئیقامە بەدەست بێنێ و یاخود کارتی کارکردن پێ بدرێ بەڵکو ئەوان زۆر یاسایان تونترە ڕاستە وڵاتانە مافی مرۆڤ دەپارێزن بەڵام لە هەمان کاتیشدا یاساکانیان لەیهی زۆربەی وڵاتانی شەرقی زۆر بەهێزترە و هیوادارین مامە دیاری بە زووترین کات بگاتەوە وڵاتی ئەوروپا و هەموو لایەکیش دڵخۆش و سەرفراز و کامەران بن زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێشتری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن و هەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتنەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وهروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی نوێترین هەواڵ و زانیاریەکان لە ڕێگای سناپچاتەکەمانەوە ببینی و هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.